عمرە بکە دەوڵەمە نەبی، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ حەج و عمرە بکەن قبل أن تقطعوا، پێشەوەی ڕۆژە بێ حەج و عمرە کۆتایی پێبێ. ڕۆژێ دێ بەسەر هەموو مسلمانێکە حەج و عمرەکردن نامێنێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێوێت دەوڵەمەند بێ، هەر کەسێوێت لە هەژاری ڕزگاری بێ، هەر کەسێوێ ماڵی زۆری هەبێ، پارەی زۆری هەبێ، با عمرە بکە. عمرە بکە دەوڵەمە نەبی. ئەزانم ئەڵێ 5-6 وەرەقەم نییە کە نەبێ لەکوێ بێنم، بەڵێ بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەرەتەوێ دەوڵەمەند بی، ئەگەرەتەوێ ڕزق و ڕۆزی حەڵالت زۆر بێ، ئەگەرەتەوێ پارەتە بێ، ئەگەرەتەوێ لەشت ساغ بێ، ئەگەرەتەوێ ئەم دڵت دەوڵەمەند بێ، عمرە بکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی و زەمانەتی کردووە عمرە بکەن دەوڵەمەند ئەبن، دڵتان لەشتان ساغە بێ، ماڵتان بەرەکەتی تێکەوێ، ئیشتان پڕ بەرەکەتە بێ، خوا گەشە و نەشە و بەرەکە دەخاتە ژیان و تەمەتانەوە، دەوڵەمەند ئەبن و ماڵی زۆرتان نەداتێ.